فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان لەبارەی چەند پرسێکی هەنووکەیی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستاندا ڕوویاندا هەڵوێستی خۆی ڕاگەیاند. لە کۆنگرەکەدا ڕووداوەکانی سەهۆڵەکەی سلێمانی و دڕاندنی قورئانی پیرۆز لە شاری هەولێر و زۆربوونی دیاردەی کوشتن و خۆکوشتن تەنها دەسەڵات لێی بەرپرسە. لە ماوەی ڕابردوودا دەسەڵات هیچ هەنگاوێکی ئەرێنی نەناوە بۆ ئەوەی ئەم کارە نەشیاوانە ڕوونەدەن. ئێمە دەپرسین ئایا چێ بەرپرسیارە لەو پاشاگەردانی و لەو گەندەڵی کە بە شێوەیەکی زۆر بەرفراوان ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و لەو تێپەڕاندنی سنوورەکانی شەریعەت و تێپەڕاندنی سنوورەکانی بەها بەرز و ئاداب و کولتور و ئاداب گشتەکانی کۆمەڵگەی کوردەواری. تەماشا دەکەین یەکێک خێزانی دەکوژێ، ئەو جارێ ژنێک پیاوەکەی سەردەبڕێ، باب کوڕی دەکوژێ، کوڕ باب و برای دەکوژێ، خوشکی دەکوژێ، خۆیان دەکوژن، ینی خەڵک خۆی دەخنچێنێ، خۆی دەکوژێ. لەو لاوە یەکێکی کە دێ قورئان دەدەڕێنێ، فڕی دەداتە سەر جادەکان، یەکێکی کە دێ بە بەرچاوی خەڵکەوە لە مانجی ڕەمەزانی مبارەکدا ڕەقس و سەما دەکا، گاڵتە بە شعوری ئەو هەموو خەڵکە مسلمانە دەکا لە وڵاتێکی مسلمانان. ئایا چێ بەرپرسیار لەم بارودۆخانە؟ بێگومان دەسەڵات بە پلەی یەکەم بەرپرسیاری هەموو ئەو گەندەڵی و خراپەکاری و بەدڕەوشتی و پاشاگەردانی کە هەیە لە وڵاتە بەرپرسیارە. لە بەشێکی تری کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ڕاگەیاند حکوومەت بەرپرسە لەم تاوانانە و ڕەنگە پێشی خۆش بێت کە ئەم تاوانانە ڕوو دەدات تاکو هاوڵاتیان چاویان لەسەر گەندەڵی گەورە و دزین و لێبڕینی موچە نەمێنێت. بە جۆرێک دزی ئەوەندە گەورە لە وڵات پەیدا بوونە بەشێکی زۆر لە داهات بۆ ئەوان دەڕوات. لەبارەی دکتۆر کازم فاروقیشەوە وتی لەگەڵ سەرۆکی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان قسەمان کردووە تاکو ڕێخۆشکەر بین بێتەوە نێوهۆڵی پەرلەمان و بەشداری دانیشتەکان بکات. ئەم بارودۆخان لە بەرژەوەندی ئەم سیستەمە گەندەڵ و خراپ بەکارهێنانی دەسەڵاتی لە هەرێمی کوردستان دەنا دەسەڵات بای ئەوەندە پۆلیسی هەیە، ئاسایشی هەیە، دەسەڵاتی هەیە کە هەر کەس یاساشکێنی بکە، هەر کەس تاوان بکە دەتوانێت محاسبەی بکە لێ بپرسێتەوە. بەڵام بەرژەوەندیەکان لەوەدایە بارودۆخە بەم شێوەیە بڕوە. ولا هەمان کاتدا ئەم سیستەمە کە بووتە سیستەمێکی حیزبایەتی بەڕاستی سیستەمی حکومڕانی تەندروست نییە. سیستەمێکی حزب بلە ماڵە شەخص تێدا باڵادەستە، ئەویش لەبەرەوەی کە ئەم حزبەت ینی خەڵک و جەماوەرەکەی کەم نەبێتەوە هەرچی ئەوانە کە تاوان دەکەن و گەندەڵی دەکەن لە پەنای خۆی دەنێ. ڕامانگەیاند و ئەگەر ڕاستە دەسەڵات موسەی پێنادری وایە داهات بەش ناکە، ئەگەر ڕاستە مەسەن ئەم سنوورانە کۆنتڕۆل ناکرین، پێیان کۆنتڕۆل ناکرێت، بۆ پێیان کۆنتڕۆل ناکرێت؟ چەکداریان نییە، ئاسایشیان نییە، هێزیان نییە، یاسایان لە پشت نییە، حکوومەت و مؤسساتی حکوومەتی نییە، دادگا نییە. باش ئەگەر وایە کاکە باواز بێنن ئیبالێگەن بۆ خەڵکەش کە بزانین دا خەڵکەش کە دەتوانێت بە 4 ساڵ بە 2 ساڵ دەتوانێت گۆڕانکاری بکە یان نا. سەبارەت بە کادکتۆر کازم ئێمە بەڵێ هەوڵی خۆمانمانداوە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان ئێمە قسەمان کردووە، لەگەڵ بەڕاستی سەرۆکی فراکسیۆنەکانم خۆم قسەم کردووە کە درێ خۆش بکەین بۆی کە ئەویش بێتەوە بەشداری کۆبوونەوەکان بکە و مافی خۆشێتی بەڕاستی بەشداری بکە و ئەو مافەی بە ناڕەوا لێزەوت کراوە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە هەمبەر بێڕێزیەکان کە بە پیرۆزیەکانی وڵاتێکی زۆرینە موسڵمان کراوە ئیدانەی هەر بێڕێزی و سوکایەتێک دەکات. هەر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت ئەگەر حکوومەت ناتوانێت دۆخەکە چارەسەر بکات با جێ بهێڵێت و خەڵکانی بەتوانا و دڵسۆزتر بە خاک و میلەت بێنە شوێنەکەیان و خزمەتی ئەم خەڵکە بەژمەینەتە بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.